بەپێویستمان زانی ئەم ساڵیش وەکو ساڵانی ڕابردوو بەڵام لە کاتی جیاوازدا جیاوازی ئەم ساڵمان ئەوەیە کە ئەم ڕۆژەمان هەڵبژاردووە بەڵام ساڵانی ڕابردوو لە بۆنەی جیاوازدا و لە کاتی جیاوازدا و بە مناسبەتی جیاواز هەمیشە هەوڵماندا. Ladies and gentlemen, we would like to invite Dr. Ahmed Arizari, CEO and Chairman of Stirling School. بەناوی خوای بەخشندەی میهرەبان جیهانی تەلەڤیزیۆن کە لە زۆر سادەیی تاکە ئامانجی بۆبنەوەی هەمومان سوپاس و ئێمە وەکو کۆلێژەکانی عشق و نیلوفەر و ستێرلینگ لە کوردستان و عێراق بە هاوکاری سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لقی هەولێر هەڵسان بە یادکردنەوەی ڕۆژی جیهانی تەلەڤیزیۆن کە هەموو ساڵێک قوتابخانەکانی عشق و نیلوفەر ئەم یاد دەکاتەوە و ئامانج و مەبەستمان ئەوەیە زیاتر وەکو قوتابخانەیەکی پەروەردە و فێرکردن کە ڕۆلی ڕاگەاندنیش کە ڕۆلێکی پەروەردە و فێرکردن دەبینێت چ لە کوردستان لە عێراق بۆ هەدەفمان و ئامانجمان یەکە کە بۆ بەرەوپێشبردننی بواری پەروەردە چ لە کوردستانی چ لە عێراق بێت هەماهەنگیمان وەکو کۆلێژەکانی عشق و نیلوفەر لەگەڵ تەواوی تەلەڤیزیۆنەکانی کوردستان و عێراق هەماهەنگیەکی باشە ئەوەش لە پێناو ئەوەی کە چۆن تەلەڤیزیۆنەکان و میدیا بەگشتی ڕۆژ بە ڕۆژ تەکنۆلۆژیا بەرەو پێش چۆنێکی باش بەخۆیان دەبینێتن کە لە بەرەو پێشبردننی ئەم تەکنۆلۆژیا نوێیە پەروەردەش لەبیر نەکرێتن چونکە ئامانج و هەدەفی هەردووکمان بۆ بەرەو پێشبردننی پەروەردەیە لە کوردستان و عێراق. لە هەمان کاتدا ئاسانکارن بۆ بواری تەلەڤیزیۆن و میدیا لەلایەن ئێوەشەوە بەکار بهێنرێت بە تایبەتی لەم ئەخیرانەیە لە کایەکەدا ئەزمونێکی تر بۆ نیشتیمانەکەمان زیاد هۆڵەکانی خوێندندا ئێمە بابەتەکانی کیمیا و دیارە ڕۆژی جیهانی تەلەڤیزیۆن لە ساڵی 1996 بۆ یەکەم جار نەتەوە یەکگرتوەکان ئەو ڕۆژەی دیاری کرد بەو مانایی کە تەلەڤیزیۆن زیاتر لە میدیاکانی دیکە کاریگەری هەیە لەسەر پێشخستنی کۆمەڵگا و دروستکردنی ڕای گشتی لە جیهاندا کاریگەریەکانی بە شێوەیەکە کە تەسەوڕ ناکرێت. ئەگەر دیقەت بدەین بگەڕێنەوە بۆ ڕابردوو لە ساڵی دەوروبەری ساڵی 1984 یەکەمین هەوڵدرا بۆ ئەوەی کە لە ڕێگای ئامێرێکەوە وێنە بگوازرێتەوە بەڵام دیارە سەرکەوتوو نەبوو. دواتر چەند هەوڵێکی تر درا تا ئەو کاتەی ئیدوارد زانای فەڕەنسی ویستی لە ڕێگای تۆڕەکانی دەنگەوە وێنە بگوازرێتەوە بەڵام دیسانەکە هەر سەرکەوتوو نەبوو. ساڵی 1921 یەکەمین هەنگاوی سەرکەوتن لە بوارەدا بەدی هات بەڵام کە ئەو کاتەی یعنی 5 ساڵ دوای ئەو بەروارەواتە لە ساڵی 1926 بۆ یەکەم جار تواندرا پەخشی تەلەڤیزیۆن ڕابگەیەندرێ ئەو کاتە لە هەفتەیەکدا تەنیا 1 سەعات دەتواندرا پەخش بێت تا ئەو کاتەی سەبر پەخشەکەی زیاد کرا. لەگەڵ ئەم تەلەڤیزیۆنە ئازیزانەدا ئەمڕۆ بەیەکەوەی و ومێ دەکەین کە لە داهاتوە بتوانین یە نێودەوڵەتیە ئەگوێزنەوە بۆ هەموو هاوڵاتیانمان لەسەر ئاستی کوردستان و عێراق و بگرە کە چەندە بواری پەروەردە و فێرکردن گرنگی پێ بدەین ئەوەندە ئەتوانم بڵێم لەو کێش و گرفتان. تامان بۆ قۆناغی ئێستا هەرێمی کوردستان تەلەڤیزیۆن زۆر گرنگەوە بۆ پێی کە شڵەژارێکی زۆر لە ڕاگەیاندن میدیادا هەیە ئەم جۆرەی میدیا کە تەلەڤیزیۆنە ئەتوانێت ئەم دۆخی ئێستا هەیە تەڕادیەک ئاسایی کاتەوە بتوانێت پەیام و زانیاریەکان بە شێوەیەکی دروستتر بکەنێت لەبەرەوەی کە هەرچی سۆشیال میدیا کە ئێستا حکمی بەشێکی زۆری ڕاگەیاندنەکە سۆشیال میدیاکان ناتوانن پەیامی کەس بە باشی بکەن زیاتر بۆ فەوزا و بۆ هێرش و پەرتەوازەی بابەتەکان سوودی لێ بنرین.
ئەوەی کە لە ئێستادا لە ڕۆژی جیهانی تەلەڤیزیۆنە لەمێ وەختی لەسەر بکەمەوەیش پرسی بابەتی ڕاگەاندنە. ڕاگەاندن لە هەرێمی کوردستاندا بە تایبەت تەلەڤیزیۆن بە کۆمەڵێک ئاقاردا ئەبرێت، بە تایبەت هەردوو پارتی دەسەڵاتداری هەرێمی کوردستان ئەیانەوێت زیاتر هەوڵ یان ئیش لەسەر تێکدانی ئامانجەکانی تەلەڤیزیۆن و ڕاگەاندنەکەن بۆ پێی کە ئەوان ناتوانن لە سای تەلەڤیزیۆنێکی یان لە سای ڕاگەاندنێکی شەفافی زۆر پێشکەوتووی حەق بێژدا ئیدامە بەم حکومە فاشیل و گەندەڵی ئێستا هەبیدن.